طبعا بڕیاردان لەسەر مەوعیدی وەرگرتنی گەنم لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە ئەدرێت و ئەمساڵ لەبەرەوەی کە وەزارەتی بازرگانی عێراق لە کاتێکی درەنگ بڕیاری دابنکەی وەرگرتنی گەنم لە سنووری پارێزگای هەڵەبجە بکرێتەوە کە ئەکاتە 9/6 تەمەەن تا هەموو ئامادەکاریەکان کرا کاتەکە تۆزێ دوا کەوت ئێمە ئەوەی کە پێویست بوو لەلایەن بەڕێبەرایەتی گشتی کشتتۆڵی هەڵەبجەوە کارمەندی پێویستمان دابین کرد بۆ ئەوەی بنکەکە زۆر بەزووی بکرێتەوە 24 مانگ دیاری کرا بۆ کردنەوەی بنکەکە بەڵام بەهۆی هەندی هەڵی تەکنیکیەوە دواکەوت بۆ ئەمڕۆ لە دوانمێکە لە سنووری پارێزگای هەڵەبجە 263 کیلۆ گەنم وەرەگیرە لە جوتیاران کە ئەکاتە کەمتر لە نیوەی بەرهەمی دوانمێک لە سنووری پارێزگەکەمانە ئەو ئامارەی کە ئێمە لە ساڵانی ڕابردوو هەمان بوو بەردەوام بەدۆدەچوومان بۆ کردووە لە سنووری پارێزگای هەڵەبجە 45,000 بۆ 50,000 تەن گەنم بەرهەمێنرێ ساڵانە دەوارین کە ئەمڕۆ پرۆسەکە بەباشی بەڕێوە بچێت و هەموو ئامادەکاریەکانی بڕێکپێکی کراوە بەیانی ئێمە سەردانمان کردن هەندێ کێشەی کارەبا و شتە بوو ئەوانشمان بۆ معالەجەکردن ومێ دەکەین ئەمڕۆ پرۆسەکە دەست پێ بکاوە لەو فترە زەمەنی کە ماوە بتوانرێت ئەو بڕێگەنمەدانراوە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە وەربگیرێت لە سنووری پارێزگای هەڵەبجە 20,000 تەن وەرەگیرێت بەڵێ لە نیوە کەمتری بەرهەمی جوتیارانە سایرۆی وەرگرتنی دانەوێڵە نییە لە سنووری پارێزگای هەڵەبجە چەند بنکەرێک هەیە کە توانای هەڵگرتنی 25,000 تەنی هەیە ئەکەوێتە گوندی دەرەشیشەوە